داوا لە هەموو گەنجی کوردەکەم حەزەکەم بەس خزمەتی داک و بابی خۆیان بکەن، خزمەتی ئەو خاکەی بکەن، کوڕە خۆڵ و بەردی ئەو خاکەی بخۆن باشترە بچن لەوێندرە ینی تووشی ینی ببنە قوتی حوت و بەحر و سەرما و سەهۆڵ و شتیوا لە گورسیا لە بەلا رووسیا و ئەو دەوڵەتانە یعنی لە ئەوروپایەکان ینی ئەوە بیتن. بڕیار لێرانە بریندار بوو، بڕیار جارێکی لۆ نەخۆشی چارەسەری خۆی چوویتەوێ، بڕیار لێرانە بەجارێکی هەژدە چەقوی بەجەستەی وەیە و لەوەش مهمتر دوو گولەی بە پیلی وێ، ینی بڕیار لۆ چارەسەری چوویتەوێ، دوایش بڕیار زیاتر لە پێنج خوشک و برای گچکەی هەیە چووە لەوێ بژێوی ژیانی هەم ئەگەر چارەسەری خۆی بکات بژێوێکی ژیانی لۆ ئەو مندارانەش دابین بکات. بصراحة لە دوێنێکەوە ینی نەماتوانی بزەبت چ وەختێک دەگەنە جێ و شوێنەکانیان چۆنە ینی کۆکردنەوەی ئەو مەراسیمە لەبەر کات و وەختەکان و شوێنەکان زۆر زەحمت بوو، ئێمە بتوانین لە تاوقیتێکدا بنێن و مەراسیمەکان بۆ ڕێک بێخین، ئەگەرنا ئەوانەی هەر ئەو سێ و حەفتەکان کەش هەمووی قوربانین و هەمووی ئێمە خۆمان بە خاوەنیان دەزانین، گرنگەکەی ئەوە بوو ئێمە بتوانین ڕووفاتی ئەو قوربانیانە بگەڕێنینەوە هەرێمی کوردستان و لە خاچ هەرێمی کوردستان بە خاچیان بسپێرین و دڵی ئەو خانەوادە هەندێک ئاسۆدە بکەین بۆ ئەوەی کە جەنازەکە نەبگەڕێتەوە ناویان.